چیرۆکەکە بە ئادەم و هەوا دەستی پێکرد. ئەو کەسانەی کە گوێیان بە شەیتاندا لە زیاتی خوددا، ئەوان سەرپێچیان کرد و پەیوەندی تەواوی مرۆڤ لەگەڵ خودداشکا. ئەوان یەکەم کەسانێک بوون کە بەهۆی گوناهیان مردنیان پێکهێنا. جا هەوڵیاندا خۆیان داپۆشن بە بەرگی دارەکان چونکە شەرمیان دەکرد، بەڵام خوداوەند بەم داپۆشینە دڵخۆش نەبوو. خوداوەند دەزیاتی ئەوە بە پێستی ئاژەڵ دایپۆشین. خوداوەند بۆ خۆی یەکەم ئاژەڵی قوربانی کرد بۆ داپۆشینی شەرمیان. ئادەم و هەوا دوو منداڵیان بوو، هابیل و قابیل. قابیل لەو میوانەی کە خۆی بەبەری هێنا بوو پێشکەش بە خوددا کرد. لە هەمان کاتدا هابیل قوربانی خوێنی پێشکەش بە خوددا کرد. خوداوەند قوربانی هابیلی پەسەند کرد، بەڵام هی قابیل نا. لەبەرچی؟ چونکە ئاکامی گوناها مردنە، ئێمەی لەگەڵ خوددا جیا کردەوە، دەبێت بە هاکەی بدەین بە خوێن. ئیرەیی قابیل وای کرد هابیل بکوژێت و زۆربەی مرۆڤایەتی خستە ناو ڕێگای تاریکی. سەدان ساڵ دواتر خراپە زۆر زیاتر بوو. اینجا خوددا وتی هیچ کەس شایانی ژیانکردن نییە جگە لە نوح و بنەماڵەکەی. خوددا بە نوحی وت کە کەشتیەکی گەورە دروست بکات و ئەم پەیامە ڕابگەێنێت. داوەری خوداوەند نزیکە، تەنیا ڕێگایەک هەیە بۆ ڕاکردن و وەرگرتنی بەزەی خوداوەند، ئەویش کەشتیەکەیە. بەڵام خەڵک پێدەکەنین و گاڵتەیان بە نوح دەکرد، تاکو باران لە ئاسمانەوە باری و ئاو بەتوندی لە قوڵاییەکانەوە هەڵقڵی لە کاتێکدا کە خەڵک ئامادە نەبوون. لافاو هەموو مرۆڤ و ئاژەڵێکی لەناو برد و جیهان تێدا چوو بەهۆی گوناهەکانیانەوە. تەنیا نوح بنەماڵەکەی و ئەو ئاژەڵانەی کە لە نێو کەشتێکە بوون ڕزگاریان بوو. دوایی ئیبراهیم هات، باوکی باوەڕ. خوداوەند فەرمانی پێکرد کوڕەکەت بە سەرکێوە قوربانی بکە. ئیبراهیم بەو فەرمانە پەشۆکە، بەڵام گوێڕایەڵی خوددا بوو. ئەو باوەڕی خۆی بەکردەوە سەلماند و کوڕەکەی برد بۆ کێوی مۆریا. بەڵام کاتێک ئیبراهیم نزیک بوو کە کوڕەکەی قوربانی بکات، خوداوەند ڕایوەستان و ئاژەڵیشی دابین کرد لە جیاتی کوڕەکەی. ئاژەڵیشی دابین کرد، لە بریدا ناو کوڕەکەی کڕیەوە. خوێن لە پێناوی خوێن، ژیان لە پێناوی ژیان. 400 ساڵ تێپەڕ بوو، خوددا موسای نارد بۆ ئەوەی گەلی ئیسرائیل لە میسر دەرباز بکات. فیرعون پاشای میسر پێخۆش نەبوو، بۆیە خوداوەند بەناردنی دەبەڵا سزایدا. بۆ دوایین بەڵا خوداوەند فریشتەی مەرجی نارد بۆ کوشتنی کوڕی گەورەی هەموو ماڵێک. جگە لە ئەو خەڵکەی کە فەرمانیان پێدرا بوو قوربانی بکەن و خوێنەکەی بەسەر دەرگای ماڵەکانیان بپڕژێنن، ئەگەر فریشتەکە خوێنەکە ببینێت دەزانێت کە منداڵانی ناو ماڵەکە کردراون بە قوربانی. جوولەکە یان میسری، کۆیلا یان سەربەست، ئەگەر گوێڕایەڵی فرمانەکانی خوداوەند بن، منداڵەکانیان ڕزگار دەبن. ئەگەر نا، ئەو شەوە پێشبینیەکانی موسا بەدی هات. شیوەنێکی گەورە هەموو ئەو ماڵانەی داگرت کە بەزەی خوداوەندیان بە قوربانی کردن ڕەت کردەوە. دواتر موسا تەوڕاتی بە خەڵکدا کە لەودا خوداوەند نەریتێکی ساز کرد بۆ داپۆشینی گوناهەکانی مرۆڤ. گوناهکار ئاژەڵێکی قوربانی دێنێت بۆ کاهین، دەستی لەسەر دادەنێت بە نیشانەی ئەوەی کە گوناه و شەرمەزاریەکانی دەڕوات بۆ ئاژەڵەکە. کەواتە ئاژەڵەکە قوربانی کرا، خوێنی ڕێژرا، گوناهەکانی داپۆشرا. داودی پاشا و نێراوەکان گوێڕایەڵی تەوڕاتی موسا بوون. ئەم پرسیارەیان بۆ دروست بوو: ئایا خوێنی ئاژەڵ بەڕاستی گوناهی مرۆڤدا دەپۆشێت یان ئەمانە هێمایەکن بۆ داهاتوو؟ داود پێشبینی کرد کە یەکێک دێت، پاشایەک، ڕزگاری دەرێک، لەنەوەی داود کە بەهێزەوە فەرمانڕەوایی و حکم دەکات، بەڵام مرۆڤێکی بێفیزە و دڵێکی پڕ لە بەزەیی هەیە. ڕزگاری دەر بێگوناهە، سەرڕاستە، بێتاوانە و خاوێنە. ئەو ئازار دەبینێت و دەمرێت و قوربانیەکی پەسەند دەبێت. ئەو دەبێت بە مەزنترین قوربانی. ئیسا لە ئاخورێک لەدایک بوو، چونکە کەس شوێنێکی نەبوو کە پێیان بدات. لە کچێکی پاکیزە لەدایک بوونێکی پاک، لە بنەماڵی پاشا، بەڵام هەژار نەوەی داودی پاشا. شوانە هەژارەکان و زانایانی دەوڵەمەندی ڕۆژهەڵاتی هاتن تاکو ڕێز لەو منداڵە بگرن. شایەتیاندا ئەو کەسەی کە دێت لە ڕاستیدا ڕزگاری دەرە، ئەوەی کە کتێبی پیرۆز بەڵێنی دابوو. ئیسا خۆشەویستی ڕاستی ئاشتی و بێفیزی بوو. ئەو دارتاشێکی بێفیز بەڵام فەیلسوفێکی مەزن بوو. ئەو دوور و ئاینیەکانی تووڕە کرد، ئەوانەی کە زیاتر بایەخیان بە نەرید دەدا تاکو خۆشەویستی خوددا، بەڵام ئەو خۆشەویست بوو لەلایەن هەژاران، بێفیزان، تۆبەکاران و گوناهکاران. ئەو کەڕ، کوێر، ئیفلیج و نەخۆشەکانی چاک کردەوە. ئەو تەنانەت مردوانی لە مردن هەستاندەوە. پیاوێکی بێماڵ و حاڵ، مامۆستایەکی سەرسوڕهێنەر، شۆڕژگێرە کە بانگی عاشقەکانی خوداوەند دەکات بۆ ئەوەی باشترین ژیانیان پێ ببەخشێت. ئیسا تەنانەت خوداشی بانگ دەکرد: بابا، بە مرۆڤی نیشاندا کە خوداوەند ئێوەی خۆش دەوێت وەکو باوکێک.
خدا دەیویست دۆستایەتی لەگەڵ مرۆڤ بێت وەکو منداڵی خۆی بەڵام کێشەیەک هەبوو ئەوان هێشتا گوناهکار بوون بەڵام خدا پیرۆزە. گوناهی مرۆڤ بە ئادەم دەستی پێکرد کە مرۆڤی لەگەڵ خدا جیا کردەوە. ڕزگاری دەردەیزانی کە چی بکات بۆ ئەوەی مرۆڤ بگەڕێتەوە بۆ لای خدا. یوحەنا پێشبینی لەبارەی ئیسا کرد تەماشای بەرخی خدا بکەنە و کەسەی گوناهەکانی جیهان هەڵدەگرێت. ئیسا ڕزگاری دەربوو، هەڵبژێردرا و هەڵبژێردراوێک کە بوو بە مەزنترین قوربانی، قەت گوناهی نەکرد، پیرۆز، پاک، تەواو و شایانی ئەوە بوو کە بەهای گوناهەکانمان بدات. پێتاوانێک کە تاوانبار کرا لە پێناوی گوناهەکانمان، پیرۆزێک بۆ ئاڵ و گۆڕ لەگەڵ خەڵکی تاوانبار. ئەو کاری بوو باوکی کرد بۆ دانی بەهای گوناهەکانی مرۆڤ، بۆ ڕزگارکردنیان لە کۆیلایەتی گوناه و گەڕانەوەی ئەو شتەی کە ئادەم لەدەستیدا بوو، پەیوەندی تەواوی لەگەڵ خوداوەند. ئیسا لە خازدرا نە بەدەستی جوولەکە یان ڕۆمانیەکان، بەڵکو بەدەستی خوداوەند باوکی. خوداوەند بۆ جێبەجێکردنی نووسراوەکانی نێردراوان ئیسای قوربانی کرد کە ئەو دەبێت بە بەرخی خوددا بۆ هەڵگرتنی گوناهەکانی جیهان، هی تۆ و هی من. بەڵام هێشتا کاری مابوو. 3 ڕۆژ دواتر خدا ئیسای ڕزگاریدەری لە مردن هەستاندەوە وەکو بەڵێنێک بۆ ئەو کەسانی باوەڕیان پێ هەیە ئەوانیش دووبارە هەڵدەستێنێتەوە بۆ ژیانی هەتایی. دوای ئەوە ئیسا بەڵێنی بە قوتابیەکانیدا کە دووبارە دەگەڕێتەوە، بەڵام ئەم جار بە وێنەی دادوەر و پاشایەک. ڕزگاریدەر دیاری خودایە بۆ مرۆڤ کە ئەوان بەهۆی گوناهەکانیان نامردن و لە خوداوەند زیانابنەوە و بەگرتنی قوربانی ڕزگاریدەر ئەوان دەتوانن بگەڕێنەوە بۆ پەیوەندی تەواوی خۆیان لەگەڵ خوددا. بەڵام وەکو هەر دیاریەک هی تۆ نییە تا ئەو کاتەی وەری دەگری.